بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە ئاخر شەوی مانجی پڕبەرەکەتی ڕەمەزانە داواکارین لە خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایە قبوڵ بێ. یا ڕەبی خوای پەروەردگار، نوێژەکانمان لێ قبوڵ کەی، ڕۆژوەکانت لێ قبوڵ کرد ببین بە گەورەی خۆت. خوایە هەموو شەوان دانیشتین بە نێتی لەیلەتول قەدر، خوایە خێر و سەوابی شەوانی قەدرت بە نسیب کرد ببین. خوایە گیان ئەم ساڵ بە خزمەت ڕەمەزان گەیشتین، لە گوناهی ساڵی ڕابردوومان خۆش بی. ئەگەر ژیان تا ڕەمەزانێکی تر لە ئیحسان و چاکە و خێرا بژین وەکو ئێستا لە خێرداین، شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری، دڵ بە خەمەکانمان لەم جێژنەدا خوایە دڵخۆشکەی. خوایە ئەو کەسانی داوای دوعای خێریان کردو بۆ نەخۆشەکانیان هەر ئێستا شیفای ڕەحمەتی خۆت نازڵکەی بۆیان و خوایە شیفایان بدەیت. هەر کەسێ نەخۆشی دەرونی هەیە و دڵ بە خەمەوە وا بەرەو جەژن دەڕۆین، خوایە لەم جەژنەیە دڵخۆشی بخەیە ناو دڵیەوە، خوایە فەرەحی بخەیە ناو ئەو دڵانەی کە دڵ بە خەمن. یا ئەرحەم الراحمین، نوێژەکانمان تاعەتمان عیبادەتمان هەر کەم و کوڕێکی تێدایە، یا ئەکرەمە الئەکرەمین، بە گەورەی خۆت خوایە کەلێنەکانمان بۆ پڕکەیەوە. زەکات و سەدەقە و خێر و خێراتمان بە گەورەی خۆت لێوەرگری، کارەکانمان دوورکەی لە ڕیا، لەبەر چاوینی خەڵک ئیخلاسمان پێبەخشی. یا ئەڵڵا، یا ئەڵڵا ئیخلاسمان پێبەخشی، کارەکانمان مەحض لەبەر خاتی تۆ بن خوایە گیان. خوای پەروەردگار، ستەممان لە هەر کەسێک کرد بێ، مافی هەر کەسێکمان خوارد بێ و نەتوانین حەقی بدەینەوە، خوای لە جیاتی ئێمە پاداشتی بدەیە و لە گوناهی ئێمەش خۆش بی. یا ڕەبی خوای جەژنێکی پڕ خێر و بەرەکەت بێ، خوای ئەم جەژنە بێتە سەرەتای خۆشی بۆ گەلی کوردی موسڵمان، بۆ هەموو جیهان، بۆ هەموو مرۆڤایەتی، کۆتایی بێهێنان بە قەیرانەکان، قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی. خوایە بێتە جەژنی تەبایی و برایەتی نێوان ئەحزابەکان، میلەتەکان، میلەتی کوردی موسڵمانی خۆمان. خوایە بە خێر و خۆشی بەسەرماندا بێ، بە خێر و خۆشی جەژن بکەین، ماڵمان پڕ بەرەکەت کەی، ڕزق و ڕۆزیمان زیاد کەی، بەرەکەت بخەیە عومرمانەوە، بەرەکەت بخەیە زانستمانەوە، بەرەکەت بخەیە ماڵ و منداڵمانەوە، بەرەکەت بخەیە ڕزق و ڕۆزی حەڵاڵمانەوە. ئامین یا ڕەب العالەمین. خۆشەویستان، بابەتی ئەم شەومان وەکو کۆتا وتار کە سبەی شەوی ئینشەڵڵا بۆ نوێژی عیشا تەشریفتان بێتە مزگەوت و هەندێک قورئان و دوعا دەکرێت بە ئیزنی خوا بە مناسەبەتی جەژنە وەکو نەریتێکی جوانی کوردەواری. ئەمە ئاخر وتارمانە و دەمەوێت لەم شەوەدا باسی شتێکتان بۆ بکەم کە لە جەژنە زۆر دەکرێت و بەکاردێ. لە جەژنە لە بینی ئەفرادەکانی عایلەیەکە، لە بینی خێزانەکاندا، لە بینی برادەر و خۆشەویستاندا زۆر ئەو شتە ئەنجام دەدرێت. چێ ئەزانێ ئەو شتە چییە؟ بەڵێ جەژنە پیرۆزە، بەڵام وەکو کردار دەڵێم نەخێر. ئەمانە هەموو ڕاستن، سەردار و سیلەی ڕەحەم. بەڵێ ئەوانە بەڵێ ماچکردن. ئەم شەو لەسەر وشەی ماچ دەدوێم. ماچ بەچی دەکرێت؟ بە لێو دەکرێت. لێو تەنها لێو کۆمەڵی هینی هەیە کە خوا پێی بەخشیوین. دەنگ و وشەکان بەهۆی لێوەوە ڕێک دەخرێن، خواردن بەهۆی لێوەوە دەچێتە ئەو دیوەگەینەوە بەدەممانە پەنا بەخوا دێتە خوارەوە. هەر ئەو لێوەی کە خوا وەلیسانە وەشەفەتەین، خوا باسی دوو لێوی ئینسانی کردووە. بە لێو زەردەخەنە دەخرێتە سەر لێوەکان، ڕوخسارەکان دەبیندرێن. ئەم لێوە جوانی ڕوخسارە بۆ پیا و بۆ ژن، لێو سیمای جوانی ئینسانە. بە لێو ماچ دەکرێت و لێویش ماچ دەکرێت. لێو ماچی خەڵکی پێ دەکرێت و ماچیش دەکرێت. کەواتە لێو ئەم لێوانەی ئێمە بەرەکەتی خوای پەروەردگارن. یەکێ لەو شتانەی کە خوێندومەتەوە، سوبحان الله، عەزەمەت و گەورەی خوا دەردەخا. ئەم خاڵانەی ئەم هێڵانەی لەسەر لێوی منن، لە هەموو سەرزەویدا کەس هێشکەی ئاوا نییە. ئەو لێوانی لەسەر تۆن، لەسەر ئەو خوشکن، لەسەر ئەو منداڵن. جاران دەماوە بەس پەنجەمۆر. ئێستا زانەکان دەڵێن لێوی هیچ ئینسانێک لەسەر ئەم سەرزەوێدا لە لێوی کەسێکیکە ناچێ. الله سبحانه وتعالى هەر هەمووی تاک تاک بۆ خۆی دروست کردووە. بۆیە لێوی ئینسان حەیفە خواردنەوەی حرامی بەرکەوێ، حەیفە ئەو لێوە جگەرەی بەرکەوێ، حەیفە ئەو لێوە شتێکی پێ بکرێت کە خوای پێی ناڕازی و شەیەکی پێدا بێتە دەرەوە.
حیفە ئەو لێوە بە حەرامی ماچی پێ بکرێ وانە حیفە ئەو لێوە لە چاکەیە بەکارهێنێت چووە خوا تایبەت بە خەڵات بە تۆی بەخشیوە بەڵێ بەلێو ماچ دەکرێت ماچ تعبیرە لە هەستی ناوناخی مرۆڤێک ماچ فاکتەری کەمکردنەوەی نائارامیە ماچ ئەگەر بەلێوە پێش لێ و دڵ و گیان لە پێشدا ماچەکە دەکەن و لە دڵەوە ماچەکە ئەڵڵا خوڵێ ئەمجا بەرامبەرەکەت ماچ دەکەی جا جۆرەکانی ماچ ئەمانن ماچە حەڵاڵەکان یەکەم ماچکردنی بەردەڕەشەکە حەجەر الئەسوەد ئەو کەسانی چوونە عومرە یان چوونە حەجی ماڵی خوا لە دیواری کەعبەدا بەردەکەیان بینیوە لە چوارچێوەیەک ژیراوە ماچکردنی ئەو بەردە عیبادەتە تاکە بەردێک لەسەر زەویدا کە ماچ دەکرێت ئەم بەردە سوبحان الله پێی دەڵێت بەردە چیەکە بەردە ڕەشەکە بەڵام یەکەم جار کە هاتە سەر زەوی پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی لە 6 پیتر بوو سەودەته خەطایا بنی ئادەم ئەوەندە ڕوخساری گوناهبارانی تیا هەڵسووە بەردەکەش ڕەش بوو ئەوەندە گوناهبار چۆی و خوا لێی خۆش بوو بەردەکەش ڕەش هەڵگەڕا مواصفاتێکی ئەو بەردە ئەوەیە بەو حەجمە گەورەی خۆیەوە لە ئاوا نقم نابێ بیخەیتە ئاوە وەکو تەبەدۆر سەراو دەبێتەوە چونکە حەجەر الئەسوەد چەند جارێک دزراوە یعنی وا نەزانی کەس نەیەوێرە دەستی وەرێت تاقمی خراپەکار و ئینسانە خراپەکان دەستیان گەیشتۆتە وێش بەردی حەجەر الئەسوەدیان دزیوە دواتر موسڵمانان کڕیویانێتەوە کە بەردی کەیان داونێ هەمان شقڵ لە ئاویان هەویشتۆ نقم بووە تویان نەبابە حەجەر الئەسوەد لە ئاوا نقم نابێ بەردە ڕەشەکە وەکو تەبەدۆر سەراو دەبێت بۆ حەجمە گەورەی خۆیەوە ئەم بەردە سوبحان الله ئاگر نایسووتێنێت تێزابی پێدا بکەی کاری لێ ناکە ئاگر نایسووتێنێت یەکەم بەردێکە ئاخی عەرەب زۆر عاشقی بەرد بوون هەر بتپەرستی یعنی لە عەرەبستانە بەردێکی جوانیان دیوە دۆزی بێتەوە کردویانە بەخوا ئەم حەجەر الئەسوەدە تا ئێستا کەس نەیپەرستووە سبحان الله وەکو بت سەیری نەکراوە خوا پاراستوێتی ئەینا دەبوو هەست وەکو بت سەیر بکرێت کەس حەجەر الئەسوەدی نەپەرستووە لە جیاتی خوا نەپەرستراوە ئینسانی مسلمان لە تەوافدا بۆ حاجی و عومرەکار کە بە دەوریا دەسوڕێیەوانێ سونە دوایە ماچی کە یان سەر دەخەنە بەردەکەوە ماچێکی دەکەی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەی ئەگەر بۆت ماچ نەکرا نابێ بڵێ ئیوا دڵە کوڕە خۆم ملی خۆم پەڕێنم هەدەوێ ماچکەم وەڵا لەوانەیە ملت تیا بقرتێ لە قەڕەباڵغی بە تایبەتی حەجە ئەم ئیسلامە کار ئاسانی بۆ خەڵک کردووە لە سەفی دواوی دواوە بووی دەستی بۆ بەرزکە گەیشتێ لای حەجەر الئەسوەد دەست ئاوا بەرزکە و سەلامی لێ بکە دەستی خۆت ماچکە وەکو دەست بە بەردەکە کەوت پێ وایە سبحان الله ئەم بەردەیەکێ لە مواصفاتی ئەوەیە لە وڵاتی مەغریبەوە هاتوون لیژنەیەکی سپۆڕی ئەو توێژینەوە زانستیانە پارچەیەکی بچکۆلایان لێ کردوتەوە ئەڵێن وەکو میمۆری وایە لەوانەیە 1000 ناوی لەسەر بێ پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەر کەسێ ماچی کە یان دەستی بۆ بەرزکاتەوە حەجەر الئەسوەد لە قیامەتا شاهیدی بۆەدا ناوەکەی تۆمار دەکا یعنی وەکو میمۆریەک وایە یەک دەستی بۆ بەرزکەیتەوە دەستی خۆت ماچ کە ناوەکەی تۆی تۆمار کردووە صحابەکان دەفەرمون أنه يعني النبي صلى الله عليه وسلم استلم الحجر الأسود باليد ثم قبل يده رواه مسلم پیغمبری خدا صلی الله علیه و سلم لدور و دستی بو حجر الأسود دروست کرد برز کردو لکاتی قربالغی دا دوات دستی خوی ماچ کرد کواتا کات شوی حج و عمره مجال النبو نزن ركني حج کد يعني عمره کن ناتواوا مجال النبو قیشکا لدور و دستی بو هل برو ماچیکا أما أشكرنا دينية إمام عمر فرمي والله لقد علمت أنك حجر ولولا أني رأيت رسول الله صلى الله عليه وسلم يقبلك ما قبلتك إمام بخاري مسلم للصحيحين دار روايات يعني كدو إمام عمر زور قيل برد ما أشكرنه بتبرستي بوا فمي أي برد رشك والله دزانم تو برديكي ننفعت هيا ونظرت هيا نقازانج بكزدقيني ونزرد والله رسول الله نبيني أبدا خوي ماشي كل ماشي من ذكردي قد برد ما جناكم بلام چونك برديكي رسول الله صلى الله عليه وسلم ماشي كدوي ماشي دكم بالي رضا الصلاة وتكام بروح رسول الله بنيرين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم كواتا يشك لو ما كانيك بعبادة حسابا لكاتي حج عمره دا خواب نصيب مانك زيارتي حجر الأسود ما تشك الدنياتي دوام لو ما كانيك بخير والصواب شي قولت ودنوسي ما تشك الدني من دالو جقر قوشي خوتا
کە دەربڕینی پیرۆستترین و ڕازگۆیترین هەستی مرۆڤانەیە کە دایک و باوەک لە ناخی دڵەوە بۆ منداڵەکەی دەری دەبڕێ. ئەو منداڵانی کە باوکو دایکیان کەم ماچیان دەکەن هەست بە گرەیەکی دەرونی دەکەن. چەند خۆشحاڵ دەبێ ئەو مناڵی کە باوەشی پیا دەکەی و سەری ماچ دەکەی و ڕوومەتی ماچ دەکەی دەستی ماچ دەکەی قاچی ماچ دەکەی بە تایبەتی مناڵی ساوە ئەو مناڵە گەشەی پێ دەکا. ئەمە زۆر خێرە. هەر ماچێکی مناڵەکەت دەکەی ئیلا خوا ئەجرێکت بۆ دەنووسێ. خوا لە گوناهێکت خۆش دەبێت. سبحان الله هەر مناڵی خۆت ئەم دینە چ بەرەکەتێکە. قبل رسول الله صلى الله عليه وسلم حسين بن علي إمام حسين كر إمام علي هزار رحمتي خوای لێ بێ. مناڵێکی زۆر جوان بوو لە باوەشی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر ماچی دەکرد بە سەریەوە ماچ دەکرد بە دەستیەوە ماچ دەکرد. ئیمامی حوسێن پێغەمبەر صلی الله عليه وسلم چی بووە؟ باپیری بووە واتە باوکی فاتیمە بووە و حوسێنیش کوڕی هین بۆ بەڵە کچەزای بووە کچەزای پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم دایمە لە باوەشی دەکرد. حوسێن و حەسەنی زۆر خۆشویستووە. دەفەرمێ ئەقڕەعی کوڕی حابس کابرایەکی عەرابی بوو میوان بوو لەوێ لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وتی إن لي 10 من الولد ما قبلت منهم أحدا. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وە چێ منداڵەوەندە بە شانمت هەڵدەگەڕێ و دێتە سەر شانمت و دەستی ماچ دەکەی و ڕوومەتی ماچ دەکەی و سەری ماچ دەکەی و بۆنی پێوە دەکەی. واللهی دە کوڕم هەیە حتا ئێستا ماچی ڕوومەتیانم نەکردووە. دە منداڵم هەیە یەک جاریش ماچم نەکردوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عاجز بوو فەرمووی من لا يرحم لا يرحم. ئیمام بوخاری مسلم ڕیوایەتیان کردووە. فەرمووی هەر کەسێ ڕەحم و سۆزی نەبێ خوش ڕەحمی پێ ناکا. ئەی دڵڕەق ئەوە دڵت ڕەقا. هەر کەسێ سۆزی نەبێ بۆ منداڵی خۆی خوش ڕەحمی پێ ناکا. بەڵام نابێت لە ماچکردنە ئاگال لێبێ. نابێت دوو منداڵت هەیە چوارت هەیە فەرقیان بکەیت. نابێت فەرقی کوڕ و کچەکەت بکەیت. ئێستا وایە سێ کچی بووە لە سەریەک دوای کوڕێک خوا پێی بەخشیوە هەمیشە ئەم کوڕەی دێنێ و دەبا وەکو ئەم کچانە ئەولاد نەبن. مناڵ زۆر حەساسە. ماچێکی ئەمیانت کرد دەبێت ماچێکی ئەویانیش بکەیت. لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کابرایەک لە خزمەت خۆشەویستا بوو مناڵێکی کوڕی هات کابرایەک ئامێزی پێدا کرد و سەری ماچ کرد و ڕوومەتی ماچ کرد و لەسەر ڕانی خۆی داینا. دوایی کچەکەشی هات زۆر بە عاشقەوە بۆ لای باوکی دەستی پێوە ناو لەسەر عەرزەکە داینا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بۆ یەکسان نەبووی لە بەنێوانیاندا بۆ وا لێکردن. ئەزانی ئەو کچە چەند دڵشکان هەردووکیان وەکو یەک لە ئامێز بگرە. ئەم منداڵت ماچ کرد با ئەویان گەورەتریش بێ هەر مناڵە ڕاک ئەویشیان ماچکە دوو ماچی ئەویانت کرد دوو ماچی ئەویشیان بکە با غەرەزێک لە بەینیانە پەیدا نەبێ. هەز نەکەن تۆ یەکیان لە یەکیانە خۆشتر بوێ. لە ئەسەرە هاتووە دەفەرمێ إن الله يحب أن تعدلوا بين أولادكم حتى في القبل. والله خوای گەورە پێی خۆشە یەکسان بن لە بینی منداڵەکانتاندا تەنانەت لە ماچکردنیشە نەک هەر لە پارە و پۆڵ و ژل و بەرگە لە ماچکردنیشە یەکسانی لە بینی منداڵەکانتاندا بکەن. کەواتە دووەم جۆری ماچ کە خوا زۆری پێخۆشە و سەدەقە و ئیحسانە ماچکردنی مناڵەکانی خۆتە. سێم ماچکردنی کچێکتە کە شووی کردووە. کچێکت بە شوو داوە دەچی بۆ سەردانی. ئەمە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو جار دەست لە ملی کچەکەت کەی و ئەم لاولای ماچکەی و سەری کچەکەت ماچکەی. خاتو عایشە دەفەرمێ لە حەدیثێکە کە ئیمامی ئەبوو داود و ترمیزی بە حەدیثێکی حەسەن ڕیوایەتیان کردووە دەفەرمێ ما رأيت أحدا أشبه سمتا وهديا برسول الله صلى الله عليه وسلم من فاطمة ابنته. کەسم نەدیوە لە شێوە و ڕەوشت و ئەخلاق و سیمادا لە پێغەمبەری خوا بچێ زیاتر لە فاتیمەی کچی. خاتو فاتیمە ڕێک دەدوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەوشت و ئەخلاق و نەرمونیانی و حتا سیمای ڕدەم و چاویش. دەفەرمێ هەر کاتێک کە دەهات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەچوو بۆ ماڵیان دەچوو بۆ ماڵی عەلی زاوای یەکسەر فاتیمە بە خێراتنی دەکرد و لەبەری هەڵدەستا دەفەرمێ فتەقەبەلەها پێغەمبەری خوا باوەشی پێدا دەکرد و ماچی دەکرد. و هەر وەختێ فاتیمەش دەهاتەوە بۆ ماڵی باوکی بە سەردان ئیلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر کچەکەی هەڵدەستا و سەری ماچ دەکرد و لە ملاولای ماچ دەکرد و دەستی لەمن دەکرد. کەواتە ئەگەر کچێکت بە شوو داوە چووی بۆ سەردانی یان هاتەوە بە سەردان بۆ ماڵت قەدر و حرمەتی کچەکەت بگرە دەست لە ملیکە سەری ماچکە ئەم لاولای ماچکە هەر وەکو مناڵی چونکە هێشتا سۆزی باوکایەتی دەوێت سۆزی دایکایەتی دەوێت لێی مەبڕە قەدر و حرمەتیشە لەبەر چاوی زاواکەتە کچەکەتی لەلا بە نرخ دەبێت. ئەزانێت ئیهمالت نەکردەوە لێت بەڵان نەبوو لە کۆڵت نەبووەتەوە ئەزانێت هێشتا زۆرت خۆش دەوێت. سێم چوارەم ماچکردنی دەستی دایک و باوک. هەروەها کە دەڵێم دایک و باوک خەسوو خەزوریش دەگرێتەوە. باوکی خێزانت دایکی خێزانت بەنسبەت خوشکانەوە باوکی مێردەکەت و دایکی مێردەکەت وەکو حکمی دایک و باوکی خۆتی هەیە.
لمناسبتها لجەژنە لە سەردانە دەستی باوکو دایک و خەسوو خەزور ماچکەن خێرێکی گەورە دەگاتێ. پێنجەم ماچکردنی ڕێز و حرمەت دەربڕین لە شەرعا دەفەرمێ يجوز تقبيل يد العالم الورع والسلطان العادل والأستاذ سنەتە دەستی ئەم سێ کەسانە ماچکەی عالمێک بەڵام واقعەن عالم بێ و خۆپارێز بێ لە حەرام دنیا نەویست بێ خۆفرۆش نەبێ بە ماڵی دنیا بەدووی ئەم و ئەو نەکەوت پێ پیاوی کەس نەبێ ئیلاهی ئەڵڵا لەبەر خاتری خوا دروستە دەستی عالمێکی ئاوا ماچکەی. لە حەدیثە هاتۆ دەفەرمێ زەیدی کوڕی سابت کە وەحی پێغەمبەری نووسیوەتەوە قورئان بەدەستی ئەو نووسراوەتەوە دەفەرمێت تووشی عەبدوڵای کوڕی ئیمامی عەباس بوو ئاوزەنگی وڵاخەکەی بۆ گرت دەفەرمێ ئاوزەنگی وڵاخەکەی بۆ گرت ئەویش داهاتەوە دەستی زەیدی کوڕی سابتی ماچ کرد فەرمووی بۆ وات کرد فەرمووی ئەو دەستە عیلمی پێ نووسراوەتەوە لەبەر خاتری قورئان ماچی دەکەم وتی ئەی تۆ بۆ ئاوزەنگی وڵاخەکەت بۆ گرتم وتی لەبەر خاتری پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوەی کە تۆ لە نەوەکان و بنەماڵەی پێغەمبەری ئامۆزای پێغەمبەری لەبەر حورمەتی پێغەمبەری خوا پێم شەرم نییە ئاوزەنگی وڵاخەکەت بۆ بگرم ها لە وڵاتی ئێمەدا ئەم میلەتی کوردە چەند دیندار بوو ئەیانگوو فڵانکەس سەیدە فڵانکەس شێخە هەر لەبەرەوەی شاڵی سەوز و کسکی لە هینابوو خەڵک ڕێزی لێ دەکرد دەیگوت بۆ لەبەر خاتری پێغەمبەر صلی الله علیه وسلم کەواتە لەبەر خاتری پێغەمبەری خوا ڕێز لە بنەماڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بگرە ئەویش دەبێت ڕێزی خۆی بگرێ سنەتە ماچکردنی ئینسانی عالمێک کە بۆ خوا سوڵحا بێ سنەتی ئینسان دەستی ئیمامی عادل ماچکە کار بە دەستی عادڵیش دروستە ماچ بکرێ ئیمامی عومەر کاتێک کە چوو بۆ شام ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح پێشوازی لێ کرد دەفەرمێت دەستی ئیمامی عومەری ماچ کرد فەرمووی چونکە پاشایەکی دادپەروەری حەقە ئەو دەستە ماچ بکرێ دەفەرمێ ئیمامی عومەریش ئەوی ماچ کرد و دەستیان بە باوەشیان بە یەکا کرد و هەردووکیان لە خۆشیانە دەستیان کرد بە گریان. سێمیان مامۆستاکەت چەند جوانە تەلەبەیەک تووشی مامۆستاکەی خۆی دەبێت کە ئێستا چۆتە تەمەنەوە لە ئیبتیدایی مامۆستات بووە ڕێک پەلاماری دەستی لێ و ماچی بکەی ئەمە زۆر گەورەیە ئینسان کە لە مناڵیە مامۆستایەک دەرسی پێوتووە ئێستا ئەو پیر و بە تەمەنە و تۆ تازەوە پێگەیشتووی پەلاماری دەستی مامۆستاکەت بێ لێ ڕۆژێ تۆ بەو دەستانە لەسەر تەختەڕەش عیلم و زانست فێری من کردووە ئەم قەدر و حورمەتە بابمێنێ خوا زۆری پێخۆشە. شەشەم لە ڕووی نێودەوڵەتیەوە ماچکردنی کاتی بازرگانی عەقدێکی نێوان دوو بازرگان دەنووسیان لەسەر تەلەڤیزیۆنا دەبینین دوو وڵات نوێنەرەکانیان وەزیری دەرەوەیان عەقدێک دەکەن ئەم لاولای یەک ماچ دەکەن ئەمەش لە ڕووی شەرعیەوە ئیشکالێکی لەسەر نییە سەرکەوتنی بازرگانیەکە و خەڵک لێی سوودمەند دەبێ ڕزقێک دەکەوێتە نێوان هەردوو وڵاتەکەوە خوا پێی خۆشە یەکتر ماچکەن کە نیشانەی ڕازگۆیی و پاچیە. ماچکردنی ئاشبوونەوە خوا نەخواستە دوو کەس عاجزیان هەیە دوو پیاوەک و جەنابتان دەچێتە بینەوە ئاشتیان دەکاتەوە سونە دوای یەکتر ماچکەن یعنی ئەو ماچکردنە نیشانەوەی هیچم لە دڵان نەماوە بەرامبەرت کۆتاییمان بەو نیزاعە هێنا. هەشتەم ماچی بە فرمێسکی کاتی خواحافیزی و دابڕانی دوو کەس لە یەکتر دوو کەس زۆر یەکتریان خۆش دەوێت کە خواحافیزی لە یەکتر دەکەن ئەم لاولای یەک ماچ دەکەن لە ڕووی شەرعیشەوە ئەمە دروستە. نۆیەم ماچکردنی بە یەک شادبوونەوە دوای دابڕانی خۆشەویستێک لێت لە دوای فەتحی خەیبەرەوە جەعفەری کوڕی ئەبی تاالب کە پێشتر هیجرەتی بۆ کوێ کرد بوو جەعفەر لە مەکەوە کێ ئەزانێ بۆ کوێ بۆ حەبەشە حتا فەتحی خەیبەر جەعفەر و جەماعەتی حەبەشە هەر نەگەڕابوونەوە کە فەتحی خەیبەر کرا زانیان ئینشەڵڵا ئیسلام عیزەتی وەرگرتەوە و مەدینە ئاوەدانە جەماعەتی حەبەشە بە سەرکردایەتی جەعفەر گەڕانەوە جعفر چی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی ئەزانێ بەڵێ ئامۆزای بوو چونکە ئەبوو تاالب مامی پێغەمبەر بوو جعفر کوڕی ئەبوو تاالبە ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم و یەکێک بوو لە سەرکردە لاوەکانی ئیسلام و قوربانی زۆریدا لە پێناوی دینی خوادا هەردوو دەستی لە پێناوی خوادا قرتا و شەهید بوو دەفەرمێت کە گەڕایەوە فقبله رسول الله صلى الله عليه وسلم بين عينيه والتزمه پیغمبری خو عباقی بدوی خوی دا راشه شاوتیان او جعفر هاتو لخوشیانه که هستا عباقی بس سرشانی او بو لبری نکرد دا فرمه بین هر دنیا و چاوانی ماس کرد باوشی پیا کرد وقال ما ادري بايهما انا اسر بفتح خيبر ام بقدوم جعفر والله فهموا امر دو مناسبتي زور خوشه نازانم بكاميان دل خوشتر بم بفتح قلای خیبر یان بەگەڕانەوەی جعفەر بەم دوانە نازان بە کامیان خۆشتر بم دوو موژدەی زۆر خۆشم دراوەتێ پیامبەر صلی الله علیه و سلم بینی هەردوو چاوی جعفەری ماچ کرد و باوەشی پیا کرد کەواتە ئەم خۆشی شادیەش خوایە هەر کەسێ خۆشەویستانی لێ دوورە خوایە ئەوە پێی شاد کەیەوانێ هەر کەسێ ئەولادی لێ دوورە خۆشەویستانی لێ دوورە دیلە ئەسیرە
بند کراوە لە دەرەوەی وڵاتە گیر خواردووە یا ڕەبی خوا ڕۆژێ ئاوا پێشات کەی و ئاوا بەخۆشیەوە باوەشی پێ بکاتەوە یا ڕەب العالەمین. دەیەم ماچکردنی مردوو يجوز لأهل الميت وأقربائه وأصدقائه تقبيل وجهه لما رويت عائشة أن النبي صلى الله عليه وسلم قبل عثمان بن مضعون وهو ميت وهو يبكي أو عيناه تذرفان. لشرع دفرمت دروستا كسكاري مردو كسيك كوام خيزاني دمري ژنێک پیاوەکەی دەمرێ کەسێک کوڕەکەی دەمرێ کچەکەی دەمرێ براکەت دەمرێ باوکو دایکت دەمرێ کەسێ برادەرێکی خۆشەویستی دەمرێ و جەنازەکەی شۆراوە و لەناو کفنایە سنەتە بچێ ماچی بکە دەموچاوی ماچکە نێوچاوانی ماچکە ڕوومەتی ماچکە ئەمە بێشەرعی تێدا نییە هیوایە دەڵێت توخوا لێم گەڕن ها کچم بینیوە توخوا لێم گەڕن با بۆ داخجا دایکم ماچکەم باوکم ماچکەم ئەفەرمێ لە شەرعا ڕێی لێ مەگرە نا با بێ کە فۆکوڵی دڵی خۆی بکە لە ڕووی شەرعەوە دروستە سنەتە ماچی ڕوخساری بکار ماچی نێوچاوانی بکە. خاتو عایشە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم برایەکی شیری هەبوو ناوی عوسمانی کوڕی مەضعون بوو کاتی خۆی لە یەک ئافرە شیریان خواردبوو برای شیری بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەبەری بیست برا شیریەکەی عوسمان عەمری خوای کردەوە مردووە چوو بۆ سەر جەنازەکەی و کفنەکەی هەڵدایەوانێ و پێغەمبەری خوا ماچی کرد دەموچاوی ماچ کرد و چاوی هۆن هۆن فرمێسکی پێ هاتە خوارەوە کەواتە دروستە نێوچاوان و ئەم لاولای مردود ماچکەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفاتی کرد ئیمامی ئەبوبەکر وەکو لە جومعە باسمان کرد هاتەوانێ و دەفەرمێ سەرچەفەکەی لەسەر دەموچاوی پیرۆزی لادا فقبله وبكى نێوچاوانی پێغەمبەری خوای ماچ کرد و دەستی کرد بە گریان و فەرمووی بە خۆم و دایک و باوکمەوە بە قوربانت بم ئەی پێغەمبەری خوا جارێشکە مردن نابینیتەوە ئەو مردنە کۆتایی پیادۆکو لە صحیح بوخاری هاتووە. یانزەهەمین زۆر گرنگە ئاگامان لێبێ بەرە جێژنانە بۆیە ئەم باسم باس کرد ماچکردنی ژن و مێر بۆ یەکتری لە شەرعا ئەمە باس کراوە چۆن باسی نوێژ و ڕۆژ و لە کتێبی شەرعی عولەماکان ئێمەدا کراوە لە حەدیث و شەرعیشە ئەمە ئاوا باس کراوە ئەفەرموون زۆر سونەتێکی گەورەیە ژن و پیا و لێوی یەکتر بمژن زمانی یەکتر بمژن لیکی یەکتر بخۆنەوە ئاوا یەکتر ماچکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کوڕێکی گەنجی بینی فەرمووی خێزانت هێناوە فەرمووی بەڵێ فەرمووی کچێکت بێنایە مالەکە وەللعەذارە وەلعابها جا ئەم حەدیثە بە دوو جۆر دەخوێنرێتەوە ئەگە بیخوێنیەوە لعابها المراد به الريق وفيه إشارة إلى مص لسانها ورشف شفتيها وذلك يقع عند الملاعبة والتقبيل. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئومێدەوارم لەگەڵ خۆشەویستەکەتدا لەگەڵ خێزانەکەتدا لیکی ناو دەمی بمژی عولەمانی شەرحی حەدیثدا فەرموون نیشانەیەوە یعنی زمانی بمژە زمان بخە ناو زمانیەوە نبی خە ناو دەمیەوە لێوەکانی بمژە ماچی بکە یاری لەگەڵا بکە دەبێ بینی ژن و مێرد ئاوا بێ ئەگەر بیشی خوێنیەوە لعابها یعنی یاری و گاڵتە و گەپی لەگەڵا بکە بە وشکی مەچۆ لای پێشتر دەستبازی و گەمەی لەگەڵا بکە کەواتە زۆر خێرە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە کەسێشکێ فەرموو لە ژمارە فەرموودەی 5008 صحیحی بوخاری داهاتوو ئەمانە هەمووی فەرموودەی صحیحی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی تعضها وتعضك فەرمووی گاز لە ژنەکەت بگرە و با گازت لێ بگرێ با شوێنی گازەکەت بە دەم و چاو و بە ڕوومەتیەوە دیارێ بە لێویەوە دیارێ وا پێی دانووسێ لە خۆشەویستیە باز لە ڕقا نەبێ کەواتە سنەتێکی گەورەیە ژن و پیا و لە ڕۆژی جەژنە لە شەوی جەژنە لە مناسەباتە ماچکردنی یەکتر ماچکردنی لێوی یەکتر هاتووە ئەگە حەزت لە ماچە حەڵاڵەکەی خۆت بەو شێوەیە ماچکە ئەمانە هەموو خێرێکی زۆر گەورەن و هەمووی دەچنەتای تەرازوی ئیحسانتەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێت چەند شادمان بێ کە ببینێ ژن و پیاوی ئومەتەکەی ژن و مێردەکان ئاوا دەمی یەکتر ماچ دەکەن دیکی یەکتر دەخۆن زمانی یەکتر دەمژن یەکتر ماچ دەکەن ئەگە دەتەوێت پێغەمبەری ئیسلام دڵشادکەی ئاوا لەگەڵ خێزان ڕەفتار بکە ئەی ژن ژنی وا هەیە پیاوی کوڕە باوەڕێ مەکەی لە تەمەنیەوە داماوین وەڵڵا پیرێژنیش بی ئەگەر ڕاست دەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆش دەوێت ئاوا پیرە مێردەکەت ماچکە لە لای تۆ هەر کوڕێکی 14 ساڵ بێ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی دڵشاد دەبێت ئومەتەکەی کە ببینێ ئاوان پێی دڵشاد دەبێت. دوانزەهەمینیان ماچکردنی قورئان لە مەسەبی ئیمامی ئەبوو حەنیفەدا و ئیمامی ئەحمەددا سونەتە قورئان ماچکەی داخی گرانم بۆ ئەم میلەتی کوردە خەریکە عەقیدەکەشی لە ناو دەچێت جاران قورئان کەسێک بە دەستیەوە بۆ هاتایە هەر هەمومان هەڵدەستانیان نا ئەیان گوت چۆن قورئان لە شوێنێکا بێ و تۆ دادەنیشی کە یەکێ قورئانی دەهێنا هەموو لەبیرتانە هەمومان هەڵدەستاین
بە ئەو سونەتانە زیندووکەینەوە هەر کەسێ قورئانی بەدەستەوە بوو یە تۆ لەبەر کەسێ هەڵدەستی هەروە خۆتە ئەی قورئان کەلامی خوایە لەبەری هەستە هەر وەختێ قورئانت هێنا ماچیکە بیخە سەر سەرت و سەر چاوت لە حاشی ابن عابدیندا لە مجلدی 5 لاپەڕەی 246 دا کە لە مەسەبی ئەبوو حەنیفەدا دەفەرمێ عیکریمەی کوڕی ئەبی جەهل كان يضع المصحف على وجهه ويقول كتاب ربي كتاب ربي عكرمة كوري أبو جهل كي يشكل الصحابة هلا جورا كاني في غمص صلى الله عليه وسلم أفهم القرآن بيروزي لنا أو لا براني كانوا سلابونا ودي خست السد متشاوي دي فرمو كتابي خواما زور رز القرآن بقرن هكذا قرآني جاران أمي التي كدعوا عقيدة جوانها بو منالك فقيم مزجود وخلق لبري هالدستا ده قرآني للسنجايا جالواني هدو سورة القرآن شيخين نبي أبي أو قرآن أوا تعظيمي هبي لنا ود الله كان من دا بمن هجيني ريزي لي بقرين ما شيكا بيخسر سرد ببدعي مزانا سينزهمين وآخر قسمان ماش كردني نان وخواردنا لحاشي شيرواني دا لتحفة المحتاجة كلام سبي الشافعي دا لسم منهاج لمجلد حودا لابريتش وسط السيبين زاد فرمي سنة أجا بارشنانك كوتبو لسر رجايك لسس فلكا دعاء كمال كوان كربو بارشنانك البيني سنة هالي جليو ماشي كي جاء أجا زانيت باكو خاوينه بيشي خو زور شاكا أجا زانيت توزو قردي بيا وقتو ماشي كو لشوينك داينيا باب حرمتي بنان نكره زور جوان أو بيا وبرزاني أو دايك برزاني كذا بينو بارشنانك لولا يسفلكا وكوتوا قلتك باتيريش تخوار به هالي جلم ماشي جيبكو بيخنا ودمتوا أجا زانيش البيسيك تيجي بيا وهم بو النخرة اعتيادية شوازم نبي خوي ماشي كي بكو لشوينك جوانا داينيا بارێز ینان هەبێ لە ماڵەکەتە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی زۆر جار خوای گەورە خەڵات و بەرەکەت دەخاتە سەر سفرەی ماڵێک ئەگە قەدریان نەزانی و بە سووچی سەیریان کرد دوور نییە ئەو خەڵاتە بڕوا و جارش کە ڕوویان تێ نەکاتەوە لیان عاجز بێ بانان لەسەر سفرەکە نەبڕێ ئەو دەستورە فێری مناڵەکەت کە ماچیکە پارچە نانەوشکەکە بخەدەمتەوە بە حرمەتەوە سەیریکە لە ڕێگادا ڕۆیشتی یەک پارچە نان کەوت بوو زۆر گەورەیە بۆ تۆ داوەرەوانە پێت عیب نەبێ هەڵی گرە و ماچی کە و بیخە کەلێنەکە لانێ چۆلەکەیەک بیخوا لەوە تەیرێک بیخوا مێرولەیەک بیخوا ڕێز لە نان بگرە چونکە ئێمە بێنانیمان زۆر بینیوە لەم سفرە ڕازاوانەی ئێستادا ئاگاتان لە نان بێ نەهێڵن بەر پێ بکەوێ مەهێڵن لە تەنەکەی خۆڵ بکرێ بیپارێزن بە هەر شێوەیەک بێ سوودی لێ بیندرێ ئەمە وتاری ئەم شەومان بوو لەسەر ماچ لەسەر سیانزە جۆری ماچ کە خوای پەروەردگار پێی خۆشە ومێدەوارم خۆتان پارێزن لە ماچی حرام هەی ئافرین بۆ ئەو کوڕەی بۆ ئەو گەنجەی کە ئێستا لە جامیعەیە لە پەیمانگایە لە ئامادەییدایە ئەو هەموو کچە لە دەورێتی ئەی ئافرین بۆ ئەو کچەم بۆ ئەو خوشکەم کە ئەو هەموو کوڕە گەنجە جوانە لە دەوریایەتی ئەزانی چەند سەرفرازی کاتە چوویتە تەمەنەوە بڵێ سوپاس بۆ خوا بەو لێوانە ماچی حرام نەکراوە ئەزانی چەند خۆشە ڕۆژێک کە پێگەیشتی شەرەفێکی گەورەیە مەدالیەیەکی گەورەیە لە ملتاشان نازی پێوە دەکەیت بەڵام کاتێک کە دۆڕاوی بە حرامی ماچکراوی بە حرامی خەڵکت ماچکرد بێت داخێک هەر لە دڵتایە مەهێڵە ئەو داخە بە دڵتەوە بێ سەرفرازانە مەردانە بژی کە کچێکی شوت کرد ئامادەبی سوێند بخۆی سوێندت پێویست نەبێت کە یەک کوڕ دەستی بەدەستن نەکەوتەوە لێوی بە لێون نەکەوتووە ئەزانی چەند بە قەدری کوڕێکی بتوانی پاکێتی بدەیە خێزانت کە خەیری حەڵاڵی خۆی لێوی بەر لێوی کەس نەکەوتووە ماچەکەی لە کوردەواری خۆماندا من الحەمدولillah ئەم میلەتەی خۆمان هەمووی بە خاوەنی ئەخلاقی بەرز دەزانم لە دڵپاکیەوەیە هەیە براژنی ماچ دەکا هەیە ژن خوشکی ماچ دەکا ئەگەر لە تەمەنی مناڵی تێپەڕی ژن خوشکەکەت بە دڵنیایە وەکو خوشک دوایە بەڵام ماچی مەکە لە ڕووی شەرعیەوە تەوقە لەگەڵ ژن خوشکتدا تەوقە لەگەڵ ئامۆژنتدا تەوقە لەگەڵ خاڵۆژنتدا مەگە پیرێژنێکی بە تەمەن بێ ئەویان جیاوازە ئامۆژنت عمری وەتە 70 ساڵ تازە لە هەموو شتێک بۆتەوانە دەستیشی ماچکەی ئاساییە بەڵام ئامۆژنت گەنجە خاڵۆژنت گەنجە ژن خوشکەکەت گەنجە و ئافرەتێکی ینی چۆتە تەمەنەوە و مراهق نییە لە منداڵی دەرچووە با ژن خوشکیشت بێ با خاڵۆژن و ئامۆژنەشت بێ با براژنیشت بێ براژنت هەر وەکو خوشک دوایە وەکو معنی خێزانی براد شەرەفی تۆیە بەڵام شەرع ئەمانە نازانێ ئەزانن بۆ چێ ئەزانێ بۆ حرامە ئەمانە نا مەسەلەوە نییە ئەتوانێ بهێنێتەوە ڕۆژێک ژنەکەت بمرێ دروستە ژن خوشکەکەت بێنی هێشتاکانە حرامێکە کاتیە دووەمیشان چی ئەزانێ بۆ وەڵی من دڵنیام ئێستا پیاوانی ئێمە جەنابتان هەر یەکێک لە ئێوەی بەڕێز ژن خوشکەکەت وەکو خوشکی خۆت سەیر دەکەی
هەمن دڵنیام تەماح لەو بینات لە پیاوی بە شەرەفە ئەوانە ناکرێت لە پیاوی مسلمانی وەکو جەنابتاندا لە ژنی بەڕێزدا ئەو ئافرەتانی ئێمە الحەمدوللا لە کوردەواری ئەوەندە بەڕێزن زاواکان وەکو کوڕی ماڵەکەیان سێ دەکەن بەڵام دەزانن بۆ لەبەر ئەوەی لەناو هەموو هەزاران خەڵکا گورگێک هەیە لەم کوردستانی خۆماندا بەداخەوە ساڵانی پێشوو بە ناو شوێنەکان هەمووی بەدی کوچە و پارێزگاوانە ناوترێ کابرا ژن خوشکی خۆی هەڵگرت ژنەکەی مناڵی بوو ژن خوشکەکەی هاتوو خزمەتی خێزانەکەی بکە بە زەیستانی دەستی لەگەڵ ژن خوشکەکەی تێکەڵاو کرد بوو فڕاندی سەیری کە بۆی گورگێکی ئاوا لە کۆمەڵگادا نەبێ فرسەت بێنێ ئەمە لەوانەیە لەناو 1 ملیۆن خەڵکا هەبێ ئیسلام ئەو دەرگایە لە ڕووی تۆی بەڕێزیشدا دەخانەوەکو ئەو گورگ سیفەتە لە پەنای تۆی پاکەوە فرسەت بێنێتە ناو کۆمەڵگاوە هەمەڵی ئیسلام شتەکانی لێ مەنع کردوم ئەوە کە جاری وایە وەزارەتی تەندروستی دەڵێ بۆ نمونە فڵان خۆراکە قەدەغە دەکرێت خۆ لەوانەیە لە 1000 دانە بەڵام لەبەرەوەی نەوەک ڤایرۆسێک بێتە ناوە نەوەک نامەردێک دوو لە ڕووتان لە 1 ملیۆن خەڵکی پاکە فرسەت بێنێ با دەرگاکەی لەسەر داخین تۆش لەگەڵ ژن خوشکەکەدا تەوقە مەکە تۆش لەگەڵ براژنەکەدا ماچ و مۆج مەکە لە شریعەتی خوادا لەگەڵ منداڵی خۆت لەگەڵ ژنەکەی خۆت لەگەڵ ڕازدەکەی ئەوەندە تەوقەی گەرم لەگەڵ ژنەکەی خۆتا بیکە نەگی وایە لە جەژنانە پێوە دەگەڕێ لەگەڵ هەرچی تووشی بوو تەوقەی خۆی دەکات حێزانی حەڵاڵی خۆت لە پێشترە و خوا ئەجریشت بۆ دەنووسێ یا ڕەبی خوایە ئەوەی وتومان لێمان قبوڵ کەی هەموو ئەم وتارانەی کە پێش 6مان کردو خالیسە مخلیسان خوا لەبەر خاتی تۆ بخوایە بیکەی بە ئەجری قیامەتمان هەموو ئەو بەڕێزانەی کە ئەوا گوێیان لێگرتین لەناو مزگەوتە لە پەخشی ڕاستەوە خۆدا لەناو خۆی کوردستاندا لە دەرەوەی ئەم کوردستانە لە هەر شوێنێکی دنیادا هەن یا ڕەبی خوا هەر هەمومان دەقە بە دەقە بیخەیەتای تەرازوی ئیحسانمانەوە خوای ئەو برایانەی کامێرامان کە ئەم هەموو شەوانە لەگەڵمان ماندوو بوون کە ئێمە دانیشتوین و ئەوان مەشغوڵن خوای بە ئەجری ئێمە و ئەو خەڵکە موسڵمانە ئەجری بۆ ئەو کامێرامانە بنووسی خوای جان ئەجریان بۆ بنووسی لەشیان ساقی سەدەقەی جاری بێ بۆ خوان و دایک و باوکیان یا ڕەبی خوا لەشیان ساقی خوا پاداشتیان بداتەوە هەموو لایەکتان تا زنجیرە باسەکانی تر ئەگەر تەمەن باقی بوو بەخوای گەورە دەسپێرم ڕەمەزانێکی پڕبەرەکەت و قبوڵ کرا و تاعاتی قبوڵ جەژن لە هەموو لایەکتان پیرۆز بێ ئینشاءالله ئەم شەوی ژۆک و کۆتا شەو ئینشاءالله ئێستا شەو نوێژەکانمان دەکەین وەسسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه